ئێمە دوای ڕووداوەکە بە چەند شرکەیەک گەیشتنە شوێنی ڕووداوەکە ئیتر هیچمان دەست نەکەوت سەرەتا دوای کەوتنە گەڕان لەگەڵ تیمێکی برایانی ئاسایشە لە ئەو کامێرانەی کە لەسەر جادەکانن لە بازگەکانن توانیمان سەرەدایەک بدۆزینەوە بە تایبەت دوای ئەوەی کە کۆمەڵێ هاوڵاتی لێدوانیدا کە شاید حاڵی ئەو شوێنە بوونە و ئۆتۆمبیلێک ئەرقەلی کردو بۆ سیارەکە ئێمە شەو بە هەمانگی لەگەڵ برایانی پۆلیسی گەرمیانە توانیمان دەست بە سەر سیارەکەیان بگرین و ئەو کەسەی کە شۆفێری ئۆتۆمبیلەکە بووە تا ئێستا لەژێر لێکۆڵینەوەی لە پۆلیسی گەرمیان لایەنی پێنەدار حتمما ئێمە وەکو پۆلیسی هاتچۆ ئەبێ ئجراعاتی خۆمان وەرگرین ئەوەی کە لە سەرجادەی و مخەتەت و ئەوانە بەڵام ئەو کەسکردنیەک بە مەسئولیەت هاوکاری برایانی پۆلیسی گەرمیان بووین کە ئەوانیش خۆشبەختانە زۆر بە پەرۆژ بوون بۆ ئەوەی کە بگەینە نەتیجەیەک هەمومان ئەم دڕڕاوکیە تەواوکەین سەرداوەکان وا ئەڵێن ئەوەی بە تایبەت شاید حاڵەکان کە لە نەخۆشخانەی فریاکەوتنی کە لە ڕۆقسەیان کرد باسی ئۆتۆمبیلێکیان کرد ئەو ئۆتۆمبیلە دوێنێ شەو بە مەفرەزایی هاوبەشی پۆلیسی گەرمیان و پۆلیسی هاتچۆ گەرمیان دەست بەسەر ئۆتۆمبیلەکە و شۆفێرەکە گیرا